ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا أعلم. اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. شكراني بريستاي خوي پروردگارتان لبێت. وانی ڕابردوو قسەمان لەسەر شیاوی مرۆڤ کرد و قسەمان لەسەر قۆناغیەکانی گەشەکردنی شیاوی لە مرۆڤا کرد. با مرۆڤ بە چەند قۆناغە تێئەپەڕێ و قۆناغەکانی حکمەکانیان چین. باسمان لەوەش کرد کە مناڵ لە تەمەنی چیانە ڕۆح ئەکرێ بە بەریا. دەقە شەرعیەکانمان هێنا بۆ چوونی زانایانیشمان هێنا و هۆکاری جیاوازی بۆ چوونەکانمان هێنا و ڕێی پەسەندیشمان هێنا بەوەی کە ڕێی پەسەند ئەوەیە کە مناڵ لە دوای قۆناغی 40 ڕۆژەیەوە ڕۆح ئەکرێ بە بەریا نەک لە دوای قۆناغی 4 مانگی وەک ئەوەی زانایان هێڵێن. گوتیشمان هۆکاری ئەوەی کە زانایان بۆچی لە مۆزوعەیە بە هەڵەداچوون هۆکارەکانمان باس کرد و تێگەیشتنی ئەوانمان بۆ دەقەکانیش باس کرد. ئەمڕۆ دێنە سەر حکمی لە باربردنی مناڵ. ئەوە متفقین لەسەر ئەوەمان یەکلا کردەوە مناڵ لە دوای 4 مانگ ڕۆح ئەکرێ بە بەریا. مناڵ کە کۆرپەرەیە لە سکی دایکە لە قۆناغە جیاوازەکانیە لەو قۆناغی کە وتمان مەنیە لەگەڵ هێلکەیە هێشتا حاڵەتی پیتاندن ڕووی نەداوە. دواتر کە پیتاندن ڕوو ئەدا دواتر کە ئەبێ بە عەلەقە دواتر کە ئەبێ بە مضغە دواتر کە ئەبێ بە مضغەیەکی مخەلەقە دواتر کە ڕۆح ئەکرێ بە بەریا دواتر تا ئەو کاتی لە دایک ئەبێ. لەم قۆناغە جیاوازانەیە حکمی لە باربردنی مناڵ چییە؟ بە شێوازێکی گشتی زانایان ئەم قۆناغانە بەڕێزان ئەکەن بە 3 بەشەوە. بەشێکیان بریتیە لە قۆناغی حاڵەتە سادەکە کە بریتیە لە سپێرم لەگەڵ هێلکە بەر لە پیتاندن. قۆناغێکیان بریتیە لە دوای پیتاندن بەڵام بەر لەوەی بڕواتە ناو دیواری ڕەحمەوە. قۆناغێکی تر بریتیە لە قۆناغی زەرعبوون لە ناو دیواری ڕەحمە و بوون بە عەلەقە بوون. قۆناغێکی تر بریتیە لە قۆناغی دوای ڕۆحکردن بە بەرە. تەبەن خۆی لە ئەساسا 3 قۆناغیان زۆر گرنگە. من بۆ بە 4 قۆناغ هێنام چونکە ڕێی کەمینەیەک هەیە لە زانایان. ئەم کەمینەیە قەناعەتیان وایە بۆ نمونە شیعەکان ئەڵێن تەنانەت بەر لە پیتاندنی هێلکە و سپێرم ئەگەر مرۆڤێک ئیفسادی مەنیەکەی کرد چۆن ئێمە چوین لە بنکەیەکی چاندنی مناڵی بلووریە سپێرمماندانا کارمەندی مختەبەرەکە یا پزیشکەکە سپێرمەکانی فەوتان. ئایا ئەم کارمەندە لە فەوتاندنی سپێرمەکانە بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ ئەبێ قەرەبوومان بکاتەوە کارێکی ناشەرعی کردووە گوناهبار بووە بەوەی سپێرمی زیندوی لە دەستداوە؟ شیعەکان ئەڵێن بەڵێ. ئەوان و هەندێک خەڵک کە هاوڕان لەگەڵیانە ئەڵێن بەڵێ لەم قۆناغیشە لە باربردنی مناڵ یا ئیفسادکردنی سپێرم و هێلکە شەرعی نییە حرامە حتا ئەوان غەرامەیشی لەسەردا ئەنێن. بۆیە وتم ئەوم بە قۆناغێکگەنا بۆی کە ئێمە بزانین کە لەو قۆناغیشە هەندێک لە زانایان قسەیان لەسەری هەیە. لە دوای ئەوەی کە ئەبێ بە هێلکەیەکی پیتێنراو ئەمە کە قۆناغی دووەمە کە ئەبێ بە هێلکەیەکی پیتێنراو ئایا لەم حاڵەتەیە ئینسان گوناهبار ئەبێ لە ناوی بەرێ بەڵام هێشتا نەبووە بە عەلەقە واتە لە ڕۆژی یەکەم تا ڕۆژی شەشەم ئێمە وتمان لە ڕۆژی حەوتەمە ئەبێ بە عەلەقە تا ڕۆژی شەشەم لە باربردنی مناڵ گوناهە. جمهوری زانایان واتە زۆرینەی زانایان حەنەفیەکان مالیکیەکان مەسەلەن ظاهیریەکان مەشهور لە لای حەنابیلە ئەڵێن نا ئەڵێ چونکە ئەم حاڵەتە هێشتا
ڕاستە خانەیەکمان بۆ دروست بووە، ئەم خانەیە بووە بە 2 بووە بە 4 بووە بە 8 بووە بە 16 ئەڵێ بەڵام هێشتا ئەمە نەبووە بەوەی مەلامیحی مرۆڤ وەربگرێ لەبەرەوە لە باربردنی ئەمە حاڵەتێکی ئاساییە طبیعیە ئینسان هیچ مەسئولیەتێکی ناکەوێتە سەر زۆرینەی زانایان لەسەر ئەمن بەوەی کە ئینسان بەر لەوەی مناڵ بێ بە عەلەقە لە دەستدانی و فەوتاندنی و بەکارهێنانی هەر وەسیلەیەکی منعی حمل بۆ لە باربردنی مناڵ حملەکەیە ئەوان دەڵێن کێشەی نییە. شافعیەکان کە ئێمە خۆمان مەزەبی شافعین ئەڵێن نەخێر کێشەی هەیە. شافعیەکان لەگەڵ ئەوە نین کە مناڵ لەو قۆناغیشە لە دەست بدرێ. بۆچی؟ چونکە ئەڵێن ئەمە بریتیە لەوەی کە مرۆڤێک خەریتە جینیەکەی بۆ دروست بووە خوا نەخشەی کێشاوە تۆ ئەم نەخشەیی خوا تێگەدەیت. بۆ نمونە لە ئیعانەیە هاتووە ئەڵێ فأول مراتب الوجود وقوع النطفة في الرحم واتە یەکەم قۆناغی بوون بریتیە لە دروستبوونی نطفە لە ناو ڕەحمە فيختلط بماء المرأة ئەم سپێرمە تێکەڵ ئەبێ لەگەڵ ئاوی ئافرەت فإفسادها جینایە. ئەمە نەسی عیبارەی ئیعانەیە ئەڵێ تێکدانی تاوانە فإفسادها جینایە کەواتە شافعیەکان لەگەڵ ئەوەن لەم قۆناغیشە لە قۆناغی بەر لە عەلەقەبوونە تا شەشەم ڕۆژی لە باربردنی مناڵ طبعا ئەمە کێ ماڵین لە باربردن لەوانەیە قسەکە لە ڕووی زانستیەوە زۆر دقیق نەبێ بۆ چونکە ئەسڵەن ئافرەتەکە هەست ناکات بەوەی حامیلەیە تا لەبار ببرێ بەڵام ئەڵین لەم قۆناغیشە ئەگەر هات و پزیشکێک ئەگەر هات و ئافرەتەکە خۆی ئەگەر هات و کەسێکی تر ئەگەر هات و کۆگایەکی دەرمانێکیاندا بە ئافرەتەکە بوو بەخۆی ئەوەی ئەو سپێرمە پیتێنراوە لە باربەرێ ئەمە جینایەتە واتە گوناهە لە کاتێکە ئەمە پێوەتی حاڵەتی حمل ئیجهاضی مبەکر واتە لە دەستدانێکی زۆر سەرەتایانە لەوانەیە ئافرەتەکە هەستیشی پێنەکە حملی هەیە هەستیشی پێنەکە کە مناڵەکەی لەبار چووە. لە کتێبی نهایی شیعەکانە هاتووە ئەڵێ ومن ئەفزع رجلا وهو على حال الجماع واتە ئەگەر کەسێک پیاوێکی دانشەڵەکان لەو کاتێکە کاری سەرجێی ئەکا لەگەڵ خێزانەکەیە فعزل عن امرأته بەهۆی ئەو داچەڵەکاندنەوە کابرا نەیتوانی کارەکەی تەواو بکا لەگەڵ خێزانەکەی لە حاڵەتی تەواوبوونە سپێرمەکانی لە دەرەوەی داوێنی ئافرەتەکە ڕشت ئەڵێ كان عليه دية ضياع النطفة ئەڵێ پێویستە باج یا پێویستە دیەی فەوتاندنی سپێرمەکان بدا کە چەنەکا لە لای ئەوان ئەڵێن 10 دەنانیر 10 دینار طبعا 10 دینار بە زەمەنی خۆیان ئەو کاتە زۆرە. لێرە ئیمامی غەزالی دێت تەنزیرەکە بۆ ئەم مەوزوعە. ئێمە لە دینە حەدیثی صحیحی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم کە پرسیاریان لێ کردووە پێغەمبەری خوا ڕێگەی بە عەزل داوە. عەزل بریتیە لەوەی ئینسان کە چووە لای خێزانی باشە سپێرمەکانی لە دەرەوەی داوێنی خێزانی بەتاڵ کاتەوە جا مەسەلەن لە ڕێگەی بەکارهێنانی کۆندۆمەوە بێ هەر وەسیلەیەکی مەنعی حەمل بەکاربێنێ گرنگەوەیە بەر لەم قۆناغە کە حاڵەتی پیتاندن ڕووبا. ئیمامی غەزالی لەم ئەم مۆزوعە کە لێگەداتەوە کە تەنزیری بۆ ئەکا ئەفەرمێ لە ئیحیا ئەفەرمێ حاڵەتی لە باربردنی پێلکە پیتێنراوەکە وەکو حاڵەتی عەزل نییە. چۆن ئەفەرمێ وەلەیسە هذا باسی عەزلەکە ئیسمی ئیشارەکە بۆ عەزل دەگەڕێتەوە ئەڵێ عەزل وەلەیسە هذا كالإجهاض والوأد ئەفەرمێ عەزل وەکو لە باربردن و زیندە بەچاڵکردن نییە لأن ذلك جناية على موجود حاصل ئەلێ چونکە لە باربردنی مناڵ نوتفەکە لە دوای پیتاندن ئەمە بریتیە لە شتەیەک تازە حاڵەتی هەبووی پێدراوە تازە ئەمە خەریتە جینیەکەی داڕێژداوە ئەمە مناڵێکە لە مستەقبل ئەم چەند خانەیەک لە سەرەتایە ئێستا هەن ئەبێ بە 100 تریلیۆن خانە تۆ ئێستا کەتێکی ئەدەی ڕێگە ئەگری لە گەشەکردنی بە مرۆڤبوونی ئەو ڕێگە ئەکری لە گەشەگرتنی خانەکان لەبەر ئیمامی غەزالی ئەفەرمێ نابێ ئەمە قیاس بکرێ لەسەر حاڵەتی عەزل وله أيضا مراتب جا ئەفەرمێ ئەم حاڵەتی تاوانکاری و لە باربردنە قۆناغ و ڕیزبەندی هەیە وأول مراتب الوجود ئەڵێ یەکەم قۆناغ یەکەم هەنگاوی بوون بە مرۆڤ أن تقع النطفة في الرحم ئەوەیە کە ئەو سپێرمانە بکەونە ناو ڕەحمی ئافرەتەکەوە وتختلط بماء المرأة حاڵەتی پیتاندن ڕووبا لە بینی سپێرم و هێلکەکەیە
وتستعد لقبول الحياة أما دباشي بو أويك جياني بي بدري أما دباشي بو أويك ببي ممروف تيادرس به وإفساد ذلك جناية إمام غزالي أفرمي تيك داني أما تاوانا دبرو الشافعي كان أما تنظير يعني أما لچ قوناغيكا أما لقوناغيكا كهشتا وكو عرزم كردن نشبو بعلاقة شافعي كان لقل إمامي كان رأيا وايا سبارت بالرأي زاناياني سردام إمام منظمية كمان هي ناوي المنظمة الإسلامية الطبية ريخراوي كي بزيشكي إسلامي تايبتا بل يكورينوي توجينوي الدرباري بابة زانستي سردامية كان طبعا ندوية كان هي ندوكا تايتلكي أما عنواني ندوكا على جياني مروف سرتاو كوتايكي لهزري إسلامي دا لصالي 1985 ندوكا كرا ولا كويت كرا وندوكا اوان چون بيناسي سرتاكاني بوني مروفكن ألن يكم لو مقرراتاني كلمؤتمركي أنا هاتوا ألن بداية الحياة واتا سرتاكاني جيان تكون منذ التحام حيوان منوي ببويضة سرتاكاني بون لچيه ودسبيعكا لقوناغي بيتاندنو يقرتني سبيرميك لقل هيلكيكا ليكون البويضة الملقحة دواي اوي كهيلكيكي بيتيناو بيكهين التي تحتوي الحقيبة الوراثية كجانطا او جانطاي كبي او صفات بوما وكاني مروف كوتمان درسي رابردو منال 23 كروموسومي لدايكو 23 لباوكو ورقلي 46 كروموسوم يك خاني ليش دروس اكن اوان الان حقيبة وراثية كلا دروس بوني يك خانه ودروس ابي كواتا الان لم قوناغوا اما بيناسا اكن بسرتاكاني جياني مروف لبرقين دوما الان منذ يستقر الحمل في بدن المرأة الان لو كاتوا كمنال وقرأ قليل لشي دايكيا فله احترام متفق عليه ريزيكي هي بكو دنجي زانايان كو دنج لسروي كأو من على حرمتي هي ويترتب عليه أو تترتب عليه أحكام شرعية معلومة وكو مالي حكم شرعي بيوي بي واستبع كوات أمان ترجيح رأي كان ترجيح رأي شافعي كان بويك لمفهومي إسلامي زاناياني معاصر بزيشكا كان لين يكم قوناغيبون بريتيا لويك شافعي كان تنظيريان بو كردوا لدواي قوناغي بيتاندنوا فتوايكي هي كبار علماء السعودية هي قال لا يجوز إسقاط الحمل في مختلف مراحله على الدروسنية لبار بردني من الله مو قوناغ جواز كانيا بوشي ألين إلا لمبرر شرعي إلا أبيك سيك باساويكي شرعي بدستو به تنها بو أرزو كاري ناكله وفي حدود ضيقة جدا لمودايكي زور برتسكا واتا بيك سكا باساوي هبه باساوكش ريغا بيدرا ونابي لمودايكي زور برتسكا نبه كواتا أم رأيانا رأيكي مجلسي إفتاء أوروبيش مان هيا كعليه لا يحل الإجهاض في شريعة الإسلام واتا لبار بردني منال لأيني بيروزي إسلاما درسنيا لا في الفترة الأولى للحمل نلقونا غسرتايا كاني سكبونا ولا بعد ذلك نلقونا كاني باشتري لويشا وهو يتفاوت بحسب الإثم في مراحل الحمل عليه تاوانكي ببي قوناغ بنديق شيء من الله كفرقك واتا اقرتو لدور روجيا لباري بري جاواز وقلوي لدر روجيا لباري بري لدر روجيا لباري بري جاواز وقلوي لبانزر روجيا لباري بري ففي أول الحمل أخف إثما أجر سرتاي به تاوانكي كم ترى بس جرنج أوي تاوانا أو هدفك يا جرنج أوي تاوانا كابرا وانا زاني بوي تفيكي روكر دوا يا واب زاني بوي كمثلا شو لتواليد خوي بطال كردو تونا تو جنايات تكردوا لسر كسي كخريطة جينيكي خوي پروردگار كي شاويتي باشا وكلما زادت مدة الحمل تأكد التحريم تاقونا غكاني قشا كردني منالك زياتر ببي حرام بونك قرسترا لبروا اما قوناغي كي سرتاي اما رأي زانايانا لسري باش قوناغي دوام لدوي اوي كمنال ابي بعلاقة وابي بمضغة بلان برلوي روح كده ببريا لم قوناغيا زوريني زانايان لمالكي كان لشافعي كان لحنبلي كان لشيعة كانش قناعتي انواع بوي لبار بردني منال لم قوناغيا قناها بلام هيشتان روح نكرا يعني ليرة رأي جمهور عكس بيتوا برلوي برواتنا ورحم جمهور يعني قيناك شافعي كانوا معاصر كان على النابت قناه بار بإنسانك استا كتشوتنا وديواري الرحمة بو بعلقة وبو بمضغة بلام اقاتا ليبه
هێشتا مناڵەکە حەجمی میلیمەتراتە نەش بۆ بە سانتیمەتر میلیمەتراتە لە قۆناغەکانی دوایی مۆڤغایە ئەبێ بە سانتیمەترات لەم قۆناغیشە ئەمان جمهور لەگەڵی نین ئەڵێ نابێ مناڵ لەو قۆناغەیە لەبار بمرێ لە قۆناغی سێیەم لە دوای ڕۆح بە بەراکردنی مناڵ طبعا زانایان ئێمە دەرسی ڕابردوو گوتمان ئەوان ئەڵێن 4 مانگ دوای 4 مانگ 120 ڕۆژ ئەو جا ڕۆحەکرێ بەبەر مناڵە بەڵام کە دیت کۆی ڕەئیەکانیانە هێنی ئەوان لە هەموو ڕەئیەکانە باسی ئەوە ناکەن کە لەباربردنی مناڵ دوای 4 مانگ حرامە لە هەندێک لە ڕەئیەکانە ئەڵێن دوای ڕۆح بە بەراکردن لە هەندێک لە ڕەئیەکانە ئەڵێن دوای 120 ڕۆژ لە هەندێک لە ڕەئیەکانیانە ئەڵێن ئەگەر مناڵەکە شێوەی مرۆڤی وەرگرت تەنانەت هەندێک قسەیان هەیە دواتر کە نەسی قسەکانیانە هێنم ئەڵێ ئەگەر ئافرەتەکە بۆ نمونە شێوازی لەباربردنەکەوا بوو بەشێکی ئادەمی لە بارچوو فڕیدا ئەڵێ دەستی مناڵێک پەنجەی مناڵێک لە حاڵەتی لە بارچوونەکەی کەوتە خوارەوە ئەڵێ ئەم پەنجەیە کە سوورەی ئادەمی بوونی وەرگرتووە شێوازی ئادەمی بوونی وەرگرتووە بەڵگەی ئەوەیە کە مرۆڤێک لە سکایەتی ئەڵێ ئەمە معنای ئەوەیە کە ئەمە ڕۆحی لەباری بردووە لەبەرەوە کۆی قسەکانیان ئەگەر کۆی بکەیتەوە ئەڵێ ئەگەر مناڵەکە شێوازی مرۆڤ بوونی وەرگرت دوم ئەڵێ ئەگەر مناڵەکە ڕۆح کرا بەبەریا سێم ئەڵێ ئەگەر مناڵەکە 120 ڕۆژی تەجاوز کرد باشە ئەم سێ قۆناغە ئەوان ئەڵێن بە ئیجماع حرامە ئەگەر یەکێک لەم سێ حاڵەتە دروست بە ئیجماع حرامە کەواتە ئەگەر ئێستا ئەم ڕەئیانە لێک بدەین لەگەڵ عیلمی تازە پێمانڵێ ئیجماعەکەی ئەوان بۆ ئێستا کە ئێمە لە ڕێگەی سۆنەرێکەوە ئەتوانین ناوسکی مناڵەکە ببینین و ئەشتوانین دەست و چاو و دەم و لوت و گوێچکە و قاچ و دڵی مناڵەکە بەوازحی ببینین کەواتە ئیجماعن ئێستا لە دوای تەمەنی 42 ڕۆژیەوە لەباربردنی مناڵ حرامە ئیجماعن بۆ ئەوان کاتی خۆی کە جورئەتیان نەکردو ئەم قسەیە بکەن بۆ وتویانە ئەگەر ئافرەتەکە پەنجەی مناڵێک یا دەستێک فڕێ بدا ئێمە حسابی مرۆڤی بۆ ئەەکەین چونکە ئەوان بە تەخمین نەیانتوانی و ئەوەی لە ناوسکی مناڵەکەیە بیبینن و بیخوێنەوە وتوانە لەوانەیە ئافرەتەکە بای کردی بێ لەوانەیە نەخۆشیەک بێ پێی ئاوسا بێ ئێمە نازانین ئەوەی ناوسکی مناڵە یا مناڵ نییە لە هەر کاتێکا بۆمان دەرکەوت بە فڕێدانی ئەندامێکی مناڵەکە مناڵە ئەو کات ئیجماعن لەباربردنی مناڵەکە حرامە دەی باش ئێمە ئێستا ئەوان ئەو وەسیلەیە لە بەردەستیانە نەبوو ئێمە ئێستا وەسیلەکان بەردەستن ئێستا عیلم پێمانەڵێ ئەمە مناڵە ڕسمەکەی بەوازحی ئەبینی لە سۆنەرە کەواتە ئیجماعن لەباربردنی مناڵ لەم قۆناغەیە حرامە من ئێستا تەناق سەر حرامەکە یەکەم دواتر دێمە سەر ئەوەی ئەگەر حرامە ئەبێ چی بکرێ سزاکەی چییە دوایی لەویا دەقەکان لەویا باسەکەم بەڵام ئێستا تەنها سەرنجی جەنابتان بۆ ئەوە ڕائەکێشم کە حرامە دەردێر لە شەرح الکەبیری مالیکیەکانە ئەڵێ چی ئەڵێ وەلا يجوز إخراج المني المتكون في الرحم ئەڵێ ئەگەر سپێرم پیتێندا لە ناو ڕەحمە دروست نییە لەبار بمرێ وەلو قبل 40 يوما ئەڵێ تەنانەت بەر لە 40 ڕۆژیش وإذا نفخت فيه الروح بەڵام ئەگەر ڕۆح کرا بەبەریا حرمە ئیجماعن لەباربردنی حرامە کەواتە بزانە لێرە ئاماژە بە 120 ڕۆژ ناکە ئاماژە یعنی ئەم مناطی حکمەکە لێرە ئەوەی لە علمی ئوسوڵا ئێمە پێڵێن مناطی حکم علەی حکمەکە لێرە چییە نفخ الروح في الجنين ربطي ناكاتو بمدكو روح كري ببريا حرم إجماعا لنهاية المحتاج الرمالي شافعي كان على شيء على أما إذا نفخ الروح في الجنين على هركات روح كرا ببري منالا إلى الوضع تاو كاتي لدايك أبي فلا شك في التحريم قمان نية لوي حرامة لبار بردني منال لم قونا غيا ولو كانت النطفة من زنا على با منالا كمنالي زنا يشبه با ئافرەتەکە بەکارێکی ناشەرعی حملی بۆ دروست بوو بێ چونکە وەلا تەزیر واجرة وزر ئوخرا مناڵەکە بێتاوانە دایکی تاوانبارە ناکرێ ئێمە لەبەر پاراستنی ئابڕووی دایکی قوربانی بە کوشتنی مناڵەکە بدەین لەبەرەوە ڕەمەڵی ئەفەرمێ با مناڵەکە هی زینایش بێ لەو قۆناغەیە حرامە فلو تركت حتى نفخ فيها الروح ئەلێ ئەگەر جێمان هێشت وازمان لە حەملەکە هێنا هەتا ڕۆح کرا بەبەریا لێرەش ناڵێ 120 ڕۆژ ئەلێ تا ڕۆحە کرێ بەبەریا فلا شك في التحريم ئەلێ هیچ گومان نییە لەوەی کە لەباربردنی ئەم مناڵە لەم قۆناغەیە حرامە کەواتە ئەوەی ئێمە ئێستا مناقەشەمان لەسەری هەیە بەڕێزان ئەوەیە
لەباربردنی مناڵ بەم سێ قۆناغا وەکو عەرزم کردن ئینسانی ئیماندار ئەبێ زۆر حەزەری لێ بکات چونکە لە هەموو مەرحەلەکانیا ئەم خلافە فقهیانەمان بۆ دروست ئەبێ کە عەرزم کردن ولا یەک مەرحەلەی شیانانیە زانایان ڕەئیان نەبێ لەسەر حرام بوون بۆیە ئەسڵ وایە ئینسان احتیاط بکە لەسەر لەباربردنی مناڵ لە هەموو قۆناغەکانیا بە تایبەتی لە دوای 42 ڕۆژی کە ڕۆحەک لێ بە بەریا کە زانایان بە کۆی دەنگ ئەڵێن حرامە. باش تاوانی دەستکێشانە ژیانی مناڵ بەچی ئەبێ وە چۆن ئەبێ وە چی لەسەر دروست ئەبێ؟ جانی ئەوەلان ئێمە ئەڵێن جینایە بەچی ئەڵێن؟ یعنی چۆن بڵێن وڵا ئافرەتێک تاوانی کردو مناڵەکەی لەبار بردووە، مەفهومی جینایە هەر ئەوەیە ئافرەتەکە بڕوا دەرزی لە خۆی باو حەب وەربگرێ. مەفهومی جینایە لە مێشکی زانایانی ئێمە یا چییە؟ ئەوان چۆن لێکدانەوە بۆ جینایە ئەکەن لەم حاڵەتەیە؟ طبعا زانایان ئەڵێن ئەگەر ئافرەتەکە تەعەدی بکە واتە ئەگەر ئافرەتەکە بە عەمدی مناڵەکە لەبار بەرێ یا تەقسیر بکە. تەقسیر یعنی چی؟ یعنی کەم تەرخەمی بکە، نەک ویستوێتی بیکوژێ، کەم تەرخەم بووە لە پاراستنی ژیانی مناڵەکەیە. هەموو ئەمانە بە جینایە حسێ بکەن. جا من لە کتێبە فقهیەکانە هەندێک دەقی خۆشی زانایانم دۆزیوەتەوە کە بەڵگەیە لەسەر بلیمەتی ئەو پیاوانە و بەڵگەیە لەسەر مرۆڤ دۆستی ئەو پیاوانە و بەڵگەیە لەسەر جیهانبینی ئەو پیاوانە لەو کاتەیە کە هیچ وەسیلەیەک مافی مرۆڤ کێ باسی کردووە. وەرە بزانە ئەو کاتانە ئەوان چۆن باز لە پاراستنی ژیانی مناڵەکەن. ئەمە یەکێک بوو لەو هۆکارانی کە من حەزمەکەن ئەم بابەتە باسکەین، بزانین تاریخی ئیسلام توراثی ئیسلام چۆن باسی گەورەی و ڕێزی مرۆڤەکە. لە حاشیەت الدسوقی مالیکیەکانە هاتووە کە کتێبێکی مالیکیەکانە باسی ئەو حاڵەتانە ئەکا ئەبن بە تاوان بۆ لە ناوبردنی مناڵ. ئەڵێ ئەو شەم مەڕیحین، ئەڵێ بۆنکردنی بۆنێک، یعنی ئافرەتی بۆنێک بەکار بێنێ بەهۆی ئەو بۆنەوە مناڵەکەی لەبار بچێ جینایەتە. کەشەمی ڕائحەتی میسکین ئەو سەمەک، وەکو بۆنکردنی میسک یا بۆنی ماسی ئەگەر هەندێک ئافرەت حساسیەتیان پێی هەبێ. فإذا شمت رائحة ذلك ئەگەر بۆنی ئەوانەی کرد من الجیرانی تەسەوورکە ئەڵێ ئەگەر بۆنی ئەوانەی کرد لە ماڵی دراوسێکەیانەوە، مەسەڵەن ماڵی دراوسێکەیان ماسییان هەیە، ئەم بێزووی پێ ئەکا زۆر حەزی لێتی یا بەعکسەوە زۆر ڕقی لێتی. ئەم باسی حاڵەتی دووەمەکە بێزوو ئەکا و حەزی لێتی. ئەڵێ فعليها الطلب، ئەڵێ واجبە لەسەر ئەم ئافرەتە داوای کە بچێ بە ماڵی دراوسێکەیان بڵێ من بێزوو بە ماسی ئەەکەم بمدەنێ. فإن لم تطلب ئەگەر داوای نەکرد ولم يعلموا بحملها حتى ألقته دراوسێکانیان نەیانزانی کە حامیلەیە و بێزوو بە ماسی ئەکا مناڵەکەی لەبار چوو فعليها الغرة لتقصيرها. ئەڵێ ئەبێ خوێنی مناڵەکە با لەبەرەوەی کەم تەرخەم بوو لە پاراستنی ژیانی مناڵەکەی. فعليه الغرة لتقصيرها، ئەبوایە بچوایە داوای کردایە کە داوای نەکردو مناڵەکەی لەبار چووە ئەڵێ ئەبێ خوێنی مناڵەکە بیدا. فإذا طلبت ولم يعطوها، ئەڵێ ئێگەر چوو بۆ ماڵی دراوسێکیان وتی ماسیم بدەنێ نەیاندایە ضەمینو، ئەو کاتە دراوسێکانیان ئەبێ خوێنی مناڵەکە بدەن چونکە ئەوان کەم تەرخەم بوون لەوەی ژیانی مناڵەکە بپارێزن. علموا بحملها أم لا، ئەڵێ مەرجنی ئافرەتەکە گوتێ بێتی بمدەنێ سکم هەیە و بێزووی پێ ئەەکەم و زۆر حەزم لێتی، ئەڵێ ئەوان بزانن حامیلەیە یان نا، مادەم داوای کردووە و دەستیان ناوە بەڕوویەوە خوێنی مناڵەکە کەوێتە ئەستۆی ئەوان. وەکەذا لەو علموا به، ئەگەر زانی بێتیشیان بە هەمان شێوە تاوانەکە کەوێتە سەریان. وبأن ريح الطعام أو السمك يسقطها، یا ئەگەر زانیان بەوەی بۆنێکیان بڵاو کردەوە لە ماڵی خۆیانە، زانیان ئەم بۆنە مناڵی پێ لەبارەچێ. تەسەورکە زانیان ئەم بۆنە مناڵی پێ لەبارچێ بڵاویان کردەوە بۆنی کرد لەباری چوو، ئەفەرمێ دیسانەوە ضەمینو بە هەمان شێوە ضەمانەتیەکەن. یا ئەگەر بێزووی پێکرد بۆنەکە زۆر خۆش بوو بێزووی پێکرد نەیاندایە دیسانەوە ضەمینو، ئەفەرمێ فإنهم يضمنون ضەمانەتی ئەکەن. وإن لم تطلب، ئەگەر داوایشی نەکرده بوو فەرقی چێ لەگەڵ حاڵەتی پێشوە؟ ئەڵێ ئەگەر باو بوو لە ناو خەڵکە ئەم بۆنە ئەو نەخۆشە، خۆمان ئەڵێن چۆن ئەڵێ ئینسانەکە وەلو عیبارەتەکە لەوانی ئەدەبیەن زۆر جوان نەبێ، ئەڵێ ئینسان بەری پێخە، یعنی بۆنەکە معروفە ئەو نەخۆشە. ئەڵێ ئەگەر لەم حاڵەتەیە بۆنەکە عورفەن وا بوو ئافرەتەکە داوایشی نەکا ئەوان زامنن، ئەبێ خوێنی مناڵەکە بەیەن.
ويضمن من العادة تنبيهه عليه. عليه بشوازك عادتيش اوان زمانتي شي اكن خلق زمانتي شي اكا زمانتي شتيك اكا كبيويست افرتيكي سكبري لي اقدار بكريتو شون مزمت بزيشك علاجي بونا خوشكا انوسي اگر بينا لي خوشكم تو سكت هي يانا لينا برسي بيداتي منالكي لبار بچه زمانتي اكا بو على چونك عادة او ابي توجيهي كابي بلا اما بو منال خرابه يا كأشيعي بو أجري كارمندكي تندرستي أبي بي بلا سكت هي أنا أجر بوي هي بنابي بوي بجري شون كزمانتي خويني من على كاكا لكتبي إقناع شافعي كان على شيء على وإذا بعث السلطان إلى امرأة ذكرت بسوء أجر باريزغاري أم شارع أجر بربرسي دزغايكي أمني بعث إلى امرأة ذكرت بسوء ناردي بشوين آفرتك أو آفرت خلق بخراب باسيانا كرت ام افرته لترسي او بون من افرته قلت انا كسكي ظالم منطقه فاجهضت من على لبارشو وجب ضمانه ابي او بربرسي دزغايا كوني من على بابو چونك لهيبتي حوالي ناردن بشوينكي او من على لبارشو تصورك عليه اگر خليفه اگر امام اگر د صلاه دارك كترسي هبو لدلي خلقا ناردي بشون افرتك كسكي هيا لو ترسو بيميا افرتك مناڵەکەی لەبار چوو ئەڵێ ئەبێ ئەو کەسەی ناردوێتی بە شوێنیان خوێنی مناڵەکە با چونکە ئەبێ ئافرەتی سکپڕ مدارات بکرێ بەو شێوازە ئەمە چیترە گرێتەوە واتە ئەگەر تۆ چووی هەواڵێکی ناخۆشت بە ئافرەتێک یاسکی هەبوو لە دەرەنجامی بیستنی هەواڵەکە مناڵەکەی لەبار چوو تۆ زامنیت واتە ئەگەر مێردەکەی تووشی سەدمەیەکی نەفسی کرد تەلاقی یا بۆ نمونە لە ڕووی ئەم سەدمە نەفسیەوە ئافرەتەکە مناڵەکەی لەبار چوو بی مردەکەی زەمانەتی بکە ئەمە بەڕێزان ئەها زانایان چ قانونێک هەیە ئێستا ئەو نە دەقیق بێ لە پاراستنی ژیانی مرۆڤ ئەو نە جیهان بین بێ چ قانونێک هەیە ئەو نە شەفاف بێ ئەو نە پارێزگاری لە ژیانی مناڵ بکە لە ژیانی مرۆڤ بکە ئەو نە ئافرەت بپارێزێ کە نابێ دەسەڵاتدار حتا ئەڵێ ئافرەتەکە ئەگەر هاتوو ئافرەتەکە ناوبانگی باش نەبوو خەڵک بە خراب باسییانە کرد ئەڵێ هەر نابێ کەسێک بنێرێ بە شوێنی و تووشی ترسێکی کام مناڵەکەی لەبار بچێ لكتابي نيلي إباضيكان طبعا مذهبي إباضيكان جناب تانزانن لمنطقي خليج لما بتايبتي لعمان أو ناوى مذهبي إباضيكان هيك بشكل للشيعة أو هذا لنشي قالين ويجب على القابلة إذا أرسلت إليها أن تجيبها قال أجر آفرتك يسك برناردي بشوين مامانيكا واجب مامانك بيبدميوا واجب بيبدميوا وضمنت إن تركتها أجر نشو من الله كيل بارشو قال مامانك ضامنه واتە پزیشکی ئێشکگری خەستەخانەکان کارمەندەکانی تەندروستی ئەگەر لە دەرەنجامی کەم تەرخەمی ئەوان ئافرەتێک مناڵی لەبار بچێت لە خەستەخانەکانە ئەوان زامنین باش وكذا كل من أرسلت إليها ولم يأتي يعني نك مامانەکە ئەگەر نادی بە شوێن هەر کەسێکی ترا و بەدەم داواکەیەوە نەهات دواتر ئافرەتەکە مناڵەکەی لەبار چوو ئەڵێ ئەو کەسە زامینێکە ولزم القابلة أن تجيء ولو منعها زوجها ئەڵێ مامانەکە پێویستە لەسەری بێ ئەگەن مێردەکەیشی نێڵێ یعنی بێ مامانەکە شەڕی مێردەکەی گەرم کا لە ماڵی خۆیە باشە بەگوێی مێردەکەی نەکا مادەم ئافرەتێک لەو وەزعەیە ناردێتی بە شوێنیە ئەبێ حساب بۆ مێردەکەی نەکا ئەو کانت خارج الأميال تصور کاڵێ با چەند میلێکیش دوور بێ لەو ئافرەتەوە ئەبوو ئەو مامانە ئەو کارمەندی تەندروستیە ئەو پزیشکە بەهانایەوە بڕۆشتایە بۆی ئەو ئافرەتە و مناڵەکەی تووشی مەترسی نەبن هەر لەو کتێبینی لێیە باسی ئافرەتەکە خۆیەکە ئەمجا ئەو خەڵکانی ترن دێتە سەر باسی ئافرەتەکە ئەڵێ لەیسە للحابل أن تعمل ما يضر بحملها ئەڵێ ئافرەتی سکپڕ بۆی نییە شتێک بکا کە زیان بە سکەکەی بگەیەنێ من ئەکلین لە هەر خواردنێک ئەو شوربین یا خواردنەوەیەک کە باریدین وەکو شتی سارد شتێک زۆر سارد بێ زەرەری هەبێ بۆ مناڵەکە ئەو حاڕین یا زۆر گەرم بێ ئەو غەیریهیما یا شتێکی تر کە حیجامەتین کەڵەشاخ گرتن ئافرەتێ بچێت کەڵەشاخ بکە خوێن لە خۆی بگرێ باشە وەڕەفعی ثەقیلین ئەگەر هاتوو شتی قورسی بەرز کردەوە وەفەسدین ئەگەر هاتوو شادەمارێکی خۆی خوێنی خۆی بەررا وەنەزعی ضرسین ئەگەر هاتوو دانێکی کاکیلەی کێشا کە زەرەری هەبوو فإن تعمدت مع علمها بالحمل لزمها الضمان والإثم ئەگەر ئافرەتەکە بەعەمدی ئەمانەی کرد
ئێستا چیتر ئەبێ بەخۆی ئەمە لە سەردەمی ئەوانە نەبووە پێڵاوی بنبەرز جلی تەسک لەبەرکردن ئەمانە هەمووی زەرەری هەیە بۆ مناڵەکە بەکارهێنانی مەوادی تەجمیل ئەو مەوادە کیمیاییانە بەکارهێنانی کۆمەڵێک دەرزی بۆ پاراستنی جوانی ڕەشاقەی ئافرەتەکە هەموو ئەمانە ئەگەر عیلمیەن سەلما زەرەری هەبووە ئەجا نەک لەبار بردن کەم ئەندامکردنی مناڵەکەش کە تواتر من دێمە سەر ئەوە جاری وا هەیە مناڵەکە لەبار ناچێ بەڵام کە لە دایک ئەبێ کەم ئەندام بووە چاوی لە دەستداوە مناڵەکە بۆ نمونە قاچی لە دەستداوە مناڵەکە ئاهەیە ئیعاقەیەکی مستەدیم توش بووە دوایش بۆمان دەرکەوت کە لە دەرەنجامی ئەم عیلاجە یا ئەم کاری کە بەکاری هێناوە ئافرەتەکە یا بۆ نمونە ئافرەتەکە جگەرەخۆر بووە یا ئافرەتەکە تلیاکێشە یا مەشروب خۆرە و بۆمان دەرکەوت ئەمانە زەرەریان هەبووە بۆ جەستەی مناڵەکە کەم ئەندام بێ لە دەرەنجامی ئەم کارانی ئافرەتەکە کە دایکی مناڵەکە خۆیەتی ئەڵێن لەزیمە هەل ئیسم والضمان ئەبێ هەم خوێنی مناڵەکە بە هەم گوناهباریشە بێ لای خوا وكذا غيرها غيري أم أفرزش إذا فعل مضرا بحملها فهو مثلها أجر كاريكي كزرري لحمل أفرتك دا أو جوكو دايكي وايا إذا تعمده بول من باوكي من لك لا لخيزانكي داك إيزاني خيزانكي سكي هي دستي لبرز كردو يا بو نمونا إجباني كل سر كردني كاريك كأم كار زيان بأفرتك حاملة وبحملكي أجينا على أبي شوية دوای ورتریەکەنەوە بۆ دایکەکە ئەڵێن چی ئێمە زۆر جار لەمە یا تووشی کێشابین هەندێک ئافرەت هەیە ئەڵێن خوشکی من خۆی پەروەردگار ڕۆژووی لەسەر واجب نەکردووی کە تۆ حامیلەی ئەڵێن هەر حەزەکەم بە ڕۆژوو بم عولەما ئەڵێن چی ئەڵێن فەئین سامت فەئەسقەتت ئەگەر بە ڕۆژوو بوو مناڵەکەی لەبار چوو بجوعین ئەو عەطش لە نەتیجەی برسێتی یا تینوێتی ضەمینەت ئەبێ ضەمانەتی خوێنی مناڵەکە بکە وئین استەرابت طعاما فتركته ضمینەت ئەگەر بێزووی بە خواردنێکە کرد نەی خوارد دیسانەوە خوێنی مناڵەکە ئەچێتە ئەستۆی وئین طلبت ما اشتهت إلى زوجها أو غيرها ضمن المطلوب إليه ئەگەر داوای لە مێردەکەی کرد وتی بێزوو بە فلان خواردنەکەم بۆم بکڕە بۆی نەکڕی ئەڵێ ئەویش دیسانەوە لە هەر کەسێکی داوا کردو ئەو کەسە ضامینە بە خەسووی وتووە بە خەزوری وتووە وتوێتی حەزم لەیەتی لە دەرەنجامی ئەوە بۆی نەکڕی مناڵەکەی لەبار چوو ئەڵێ و کەسە ضامینە وئین لەم تطلب حەیاء ضەمینەت سبحان الله ئەڵێ ئەگەر ئافرەتەکە کەسێکی شەرمن بوو شەرمی کرد بڵێ بێزووەکەم بۆم بکڕن ئەڵێ هەر ضامینە ئافرەتەکە ضامینێتی باشە وضمن الرسول إن أبى أن يأتي به ئەگەر بە کەسێکی گوتی بڕۆ پارە دەدەمێت لە بازار ئەو شتم بۆ بکڕە وتی وەڵا ناچم نایکڕم مناڵەکەی لەبار چوو ئەو ڕەسوولە ضامینە ئەو پیاوەی کە تەکلیفی لێکرد وتی بڕۆ بۆ بکڕە و نەچوو بەدەمێەوە نەهات ضامینە تەسەوورکەن بەڕێزان یعنی هەموو ئەمانە لە فقهی ئیسلامیە باس کراوە عولەمای ئێمە باسییان کردووە ئێمە ئێستا نەئیزانین نەگوێی پێ ئەدەین ئێمە ئێستا مناڵی 8 مانگ و 9 مانگ لەبارە بین ئەمە عولەما باسی قۆناغێکەکان ئەم قۆناغانە زۆر سەرەتایین باسی تاوانکاری دایکەکە ئەکەن دایک چەند دڵسۆزە بۆ مناڵ چۆن لەگەڵیان ورد کردوێتەوە ئەمان ئاوان لەگەڵ ژیانی مرۆڤ مامەڵەیان کردووە نابێ خەڵک دەست بکێشێتە ژیانی مرۆڤ ئەم ئینسانانە لەم قۆناغەیە بەڕێزیان ژیانیان زۆر هەستیارە بۆ چونکە ناتوانن بەرگری لە ژیانی خۆیان بکەن مناڵێک لە سکی دایکیە چ مافێکی هەیە ئەگەر دین ئەگەر خوا ئەگەر شەریع نەیپارێزێ و ناتوانێت پارێزگاری لە خۆی بکە ئەو ناتوانێت هاوار بکە بڵێ ئازارم پێ ئەگا ناتوانێت هاوار بکە بڵێ خنکام ناتوانێت هاوار بکە بڵێ برسی من ناتوانێت هاوار بکە بڵێ تینومە ئەبێ شەریع دێ کە سوکار چواردەوری مناڵەکە بە ئاگا دێنێ ئەبێ ئێمە ئاگامان لەم مناڵانە بێ نابێ کەسێ کارێکی تاوانکارانە ئەنجام بدا کە زیان یا مەترسی لەسەر ژیانی ئەمانە دروستکە ئەگەر کرا ئەو کات خوێنی مناڵ کە زانایان ئەڵێن واجب ئەبێ لەسەری خوێنی مناڵێک چییە؟ طبعا عولەما ئیتیفاقیان هەیە بەوەی لە دوای ڕۆحکردن بە بەری مناڵە لە دوای ئەوەی ڕۆحەکرێ بە بەریە عولەما ئیتیفاقیان هەیە لەسەرەوەی دەقەکانی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باسی خوێنی مناڵە باسی غوڕە ئەکەن غوڕە کە پێغەمبەری خوا خۆی تەفسیری ئەکا صلی الله عليه وسلم ئەفەرمێ عەبد ئەو ئەمە واتە لەو کاتەیە ئینسان کۆیلەیەک ئازاد بکە
کۆیلەیەک یان نرخی کۆیلەیەک بریتە لە خوێنی مناڵەکە نرخی کۆیلەیەک ئەو کاتە چەند بووە ئەو غوڕەیە ئەو کات کردوێتێ یەک لە سەردەی خوێنی دایکی یەک لە سەردە یعنی بۆ نمونە ئەگەر گریمان ئێستا خوێنی ئافرەتێک $1 دۆلار بێ خوێنی مناڵێک $1000 دەوەرەقەیە طبعا لەو کاتەیە ئەو غوڕەیە عولەما کە کاتی خۆی قیاسیان کردووە ئێستا ئەگەر بە ئاڵتون بیشکێنینەوە ئەکاتە نزیکەی مەبلەغێک دیناری ئاڵتونی ئەو کاتە ئێستا کە ئەشکێن بێتەوە ئەکاتە 213 غرام ئاڵتون واتە 43 مسقال تقریبا 43 مسقال ئاڵتونی ئێستا عیارە 21 ئەم 43 مسقالە خوێنی مناڵێکە لە دوای ڕۆحکردن بەبەرە خوێنی مناڵێکە لە دوای ڕۆحکردن بەبەرە بەس ئەمە لەوە ئەشێ قورس بێ بۆ ئێستا چونکە 43 مسقال ئێستا ئەم خوێنە کاتە نزیکەی دەفتەرێ خوێنی ئینسانێکی گەورە دەفتەرێک دوو دەفتەرە کەواتە چی بکەین ئێمە کەواتە بە قیاسی ئاڵتونەکە نەڕۆین بە قیاسی خوێنی دایکی بە بەراورد بە خوێنی خۆی بڕۆینەوە باشترێکە یەک لە سەردەی خوێنی ئینسانێکی طبیعی واتە خوێنی دایکەکەی ئەگەر 2 دەفتەر بوو 20 وەرەقە بۆ مناڵەکە دابنین ئەگەر دەفتەرێک بوو 2 وەرەقە بەم قیاسە بڕۆین دقیقترە لە قیاسی ئاڵتونەکە چونکە ئێستا نرخی ئاڵتونەکان زۆر گران بوون ئێمەش واجبە لەسەرمان کە قیاس بەپێی مەقادیری شەرعی بکەین مقداری شەرعی لەو زەمانەیە یەک لە سەردەی خوێنی دایکەکە بووە ئەو 43 مسقاڵی کە من باسیەکەم بەڵام ئێستا فەرقەکە زۆر جیاوازە ئێمە ئەگەڕینەوە بۆ ئەسڵی مقدارەکە کە یەک لە سەردەی خوێنی دایکەکەیە دلیلی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەمە چییە ئەلەن جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو ژن شەڕیان بوو یەکێکیان شتێکی دا بەوی ترا مناڵێکی لە بارچوو کە هاتنە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قضى فيها بغرة عبد أو أمة ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری دا کە خوێنەکەی بریتیە لەو غوڕەکەش بریتیە لە نرخی کۆیلەیەک یا کەنیزەکێک حديثك ترماني قالت أن رسول الله قضى في جنين امرأة من بني لحيان بيغمري خوا صلى الله عليه وسلم لخويني منالي آفرتك لبني لحيان هر ديسانو بغرة عبد أو أما ديسانو آوا قضاي كرت طبعا قصي فقهاء لسر أما زورة بلام نبروي إجماعي لسر من بيوستاك آراء كان بو جنابتان باسكم لدرسي داهاتو وردكاري كاني أنبابة زيادة لسرورين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وسبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاو سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی